بە مەبەستی ئاگاداربوون لە کار و چالاکیەکانیان و بە سەرکردنەوەیەکی مەیدانی ستافی بەرنامە سەردانی بەڕێوەبەرەتی پەروەردەی دەربەندیخانی کرد. پەروەردەی دەربەندیخان ساڵی 2005 دامەزراوە. هەیکەلی ئیداری لە چەندین بەشی سەرەکی و لاوەشی پێک هاتووە، وەک بەشەکانی کارگێڕی، پلان و ئامار، خۆیی و کۆمپیوتەر، ژمێریاری، یاسا و چەندین بەشی دیکە. کۆیگشتی کارمەندان و فەرمانبەران و مامۆستایانی سنووری پەروەردەی دەربەندیخان 1984ە. ژمارەی قوتابیان و خوێندکاران 14700 لەگەڵ 69 قوتابخانە و خوێندنگە و باخچەی مناڵان. سنووری جوگرافیای پەروەردەی دەربەندیخان لەگەڵ هەریەک لە پەروەردەکانی قەراخ و گەرمیان و شارەزور هاوسنوورە. ژینگە لە پەروەردەی دەربەندیخان گرنگی و تایبەتمەندیەکی خۆی پێدراوە لە کەشوهەوای بینایی پەروەردە و قوتابخانە و خوێندنگاکان و دیمەنێکی سروشتی جوانی پێبەخشیوە. سەرەڕای ئەوەی بوومە لەرزە بەهێزەکە ئەم ناوچەیی گرتەوە کە کەرتی پەروەردە زەرەر و زیانێکی زۆری پێگەیشت، بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و ماندووبوونی حکومەت و بەڕێوەبەر و فەرمانبەرانی پەروەردەکە توانرا بەشێکی زۆری بینای خوێندنگاکان چاک بکرێنەوە و پرۆسەی خوێندن تێیدا بەردەوام بێت. دیارە پەروەردەی دەربەندیخان لە چوارچێوەی ئەو بەرنامانە بۆ حکومەتی هەرێم داینا بۆ قەزاکان هەر قەزایەکە بێ پەروەردەیەکی تیابێ لە ساڵی 2005 لە ساڵی 2005 پەروەردەکە دامەزرا ئەو کاتێک کە ئیدارەی گەرمیان لێرە هەبوو. توانی پێمان بڵێ ئەم بەڕێوەبەرەتیە لە چەند بەشی سەرەکی پێگاتوە؟ دیارە بەشەکانی ئێمە جیاوازیە. ئێمە تا ئێستا داواکەین لە حکومەتی هەرێمی کوردستان هەیکەلێکی موحەدمان بۆ دروستکە. فەرقێ لە بینی پەروەردەیە بۆ پەروەردەیەکی کە پەروەردەمان هەیە لە 10 بەش پێک هەیە، لە 12 بەش هەیە، لە 15 هەیە، حتا من لە کۆبوونەکانی باشمان کرد هەیە لە ئامە لە 30 بەش پێکدێ، ئامەشمانەیە لە 25 بەش. لەبەرەوەی هەیکەلەکە تا ئێستا بەشە ڕئیسیەکانی کە زۆر کاریگەرن، بەشی تاقیکردنەوەکاندا، بەشی خۆیەتیە، بەشی بڕوانامەکانە، بەشی پلانە، بەشی ژمێریاریە، بەشی کارگێڕیە، بەشی چالاکی قوتابخانەکانە، بەشی چالاکی وەرزشی، ئەمانە بەشە ڕئیسیەکانە. بەشی کەشمان هەیە، مەسەڵەن ئەو بەشانە زۆر بڵێنی نین، بەهێز نین، هەم وەکو فەرمانبەر هەم وەکو ئیشوکاری کەمە. مەسەڵەن بۆ نمونە فێرکردنی گەورە ئێمە 2 قوتابخانەمان ماوە لە فێرکردنی گەورەدا، ئەو بۆ خۆی بەشیەکە وردەوەدە بەرەو پوکانەوە دەچێت، بەشی کەمان هەیە بە هەمان شێوە. توانی پێمان بڵێ ژمارەی کارمەندانی ئەم بەڕێوەبەرەتیە چەندە؟ ئێمە ژمارەی کارمەندانی بەڕێوەبەرەکەمان هەر هەمووی 1984 فەرمانبەرمان هەیە لە سنووری بەڕێوەبەرەکەدا. نزیکەی 500 فەرمانبەرە، نزیکەی ئەوی کەشی مامۆسایە. ژمارەی قوتابخانە و خوێندنگە و 69 قوتابخانەمان هەیە، 69 هەمووی قوتابخانە و خوێندنگامان هەیە کە پێکهاتووە لە 6 باخچەی ساوایان لەگەڵ 14 ئامادەی و باخێکەشی هەمووی بنەڕەتیە. سنووری جوگرافیایی پەروەردەی دەربەندیخان لەکوێوە بۆ چۆن دەست پێ هات؟ سنووری جوگرافیایی ئێمە لە 4 بەش پێکهاتوە. بەشێکیان ئەوەیە کە لە سلێمانیوە دەست پێ دەکا کە لە یەکەم قوتابخانەمان قوتابخانەی میرەدەیە کە بڵێن لە ئەو خەتە پێڵێن خەتی سلێمانی، ئەو دێهاتانی کە لە میرەدیەوە بەرەو دەربەندیخان دێ هەمووی تابعی ئەمەیە. خەتێکی کەمانەیە خەتی قەراقە، ئەویش دوورترین دێمان کە کانی حەیرانە، لە قوتابخانەی کانی حەیرانە زایدە ناحەی باوە خۆشێنش کە لەو سنوورەیە لە ڕێگەی قەراقە لەسەر پەروەردەکەمانە. خەتی سێممان خەتی کەلارە کە دوورترین مەکتەبمان کە ئیتر لە پونگەڵە و ئاوای حاجی حەسەن و
لاڵی خان ئاخرین قوتابخانەی ئێمە لە سنوورەکەدا و لە خەتی ئێرانیشمانەیە کە بەرەو ڕۆژهەڵاتە کە ئەو خەتەیە کە لە سنووری ئێران و دەست پێ دەکات کە ئەوان قوتابخانەکانی منتیقەی شەمێرانە ئەوە زایدەن دوورترین قوتابخانەمان لێرە و قوتابخانەی مۆرتکەیە زایدەن قوتابخانەی کانی سنووری منتیقەی تاوگۆزیە. ژمارەی قوتابیان و خوێندکارانی ژمارەی قوتابیان و خوێندکارانی ئێمە لە نزیکەی بە نزیکەی ینی بۆ 15,000 خوێندکارە بێ ینی 14,000 و تقریبان 600 بۆ ئەو ناوە دەبێت بە دەقیقی. بە شێوەیەکی گشتی کار و چالاکیەکانی ئەم بەڕێوەبەرێتیەت چۆنە؟ دیارە ئێمە بەڕێوەبەرێتەکەمان زۆر کار و چالاکیمان ئەنجام داوە. من بگەڕێمەوە بۆ ساڵی 2009 تا ئێستا توانین بڵێن یەکێک بووین لەو پەروەردانەی گەشەیەکی زۆر گەورە و گەشەیەکی زۆر گرنگمان لەم پەروەردەیدا کردووە و پارەیەکی زۆرمان هێناوەتە ناو پەروەردەکەەوە. من چەند نمونەیەک بۆ جەنابەت باسەکەم کە ئەمانە کار و چالاکی زۆر گەورە. یەکێک لەو چالاکیانەی ئەوە بوو کە سەرۆشی حکوومەت دوو جار سەرۆشی حکوومەت لەم 8 ساڵەدا سەردانی ئێمەی کردووە. هەردوو جارەکە ئێمە توانیمانە بەدەر لە بودجە کە حکوومەتی هەرێم وەکو پەروەردەکانی کە بە پێش ژمارەی قوتابیان و خوێندکاران و مامۆستایان و قوتابخانەکان بۆی داناوین ئێمە توانیمە بەدەر لەمە چەند بودجەیەشی گەورە و زەبەلاح بێنینە ناو پەروەردەکەەوە. یەکێک لەو بودجانە کە زۆر زەخم بوو کاتی خۆی سەرۆکی حکوومەت سەردانی کردنی ئێمە پێمان ڕاگەاندوو یاداشمانداوێتە نزیکەی بۆ 16 ملیارد دینار هاتوۆتە ناو پەروەردەکەمان و کە ئەمەش بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە و توانێتی لە ڕووی بژانەوە لە ڕووی سەرخان و ژێرخان و گەشەیەکی گەورە بووە بە پەروەردەکەمان. ئەوش کڕینی بۆ نمونە ئێمە پاس لە پەروەردەکەمانە نەبوو کە بۆ خوێندکاران بە تایبەتی باخچەی ساوان هاتوچۆی پێ بکەین توانیمان 5 پاسمان بۆ بکڕنکەوە پارەیەکی زۆر گەورەی ئەویز وە زائیدەن توانیمان کۆمەڵێکی زۆر محاویلە بکڕین بۆ قوتابخانەکان لە بەرەوەی دایرەی کارەبا زۆر جار داوای لێ دەکرد نەبێ محاویلە بکردنەمانە توانیمان لەو بودجە جیابۆ توانیمان ئەو دێهاتانەی کە دوور و هەندێک قوتابخانەی ناو شاریش کابینەیە نەبوو توانیمان کابینێش بۆ ئەوان دابینکەنوە لە سەروی ئەوانەشەوە توانیمانە چەندین شتی کە بکردن بۆ نمونە لۆریشی گەورەمان کڕیوە کە لەوانەیە جەناب تامزان هیچ پەروەردەیەک لۆری نییە تەنها بەڕێوەبەرێتی پەروەردەی دەربەنی خان نەبێ و بێجگە لە مدیرێتی عامەکان هەیەانە ئێمە لۆریەکشمانەوە وەجبەی جاری دۆمیش کە سەرۆکی حکوومەت سەردانی کرد شیرینی نەوتی پێبوو و ئێمە بە هەمان شێوە لە دەربەنی خانە هەر هەمووی بگە 20 میلیارد دیناری تەرخان کرد 16 میلیاری بەرێمەکە و زۆرترین بودجە بەرەو پەروەردە ئێمە توانیمان بە چەند ڕۆژێک ماینەوە دەرخستەمان ئامادە کرد لە نەتیجەی دەرخستەکانی حکوومەت توانیوەمان بە بکە ئەوانش خۆی لە بینیوە کۆمەڵی مەکتەبمان مابوو محاویلەمان بۆ نەکڕی بۆ ئەوانیشمان کڕی و کابینەمان پێویست بوو بۆ هەندێک دێهات و هەندێک قوتابخانەی کە بۆمان کڕینەوە بە هەمان شێوە توانیمان ڕافیعە و چەند ساریشی کە بکڕین کە بۆ مەخزن ڕافیعەمانەیە لە مەخزنە کامە لە کەم پەروەردەکانە هەیە و بە هەمان شێوە توانیمان کەلوپەلێکی زۆر بکڕن هەتا ئێستا گرفتی کەلوپەلمان زۆر کەمە لە ناو دیوانە لە ناو پەروەردە قوتابخانەکانە. ئێستا قوتابخانەیەک نییە لە دەربەنی خانە داوای بکە بڵێ کۆمپیوتەر مێمە بڵێن نەماندابێتێ بۆیە ئێمە بۆ ئێستا بەو هەموو گرفتەیشو کە بوومە لەرزە دای لە شاری دەربەنی خان گەورەترین زەربەیدا لەم شارە و ئێمە لە سەری ئەو کێشەشەوە توانیمانە ئەحتیاتێکی زۆر بکەین بەو پارەی کە بۆمان دابین کرابوو توانیمان ئێستش کۆمپیوتەرمان لە مەخزنەکانمانە ماوە. ئێمە وەکو پەروەردە حەزم کردم پرسیارە کرد جەناب لە کاتی خۆیان دیارە بوومە لەرزە دای لە دەربەنی خان پێوەرەکەی لە 5 بەرەو ژوور بوو 5.5 بوو زۆربەی بیناکانمان کێشەی تێکەوە یعنی بینایەک نەما لە دەربەندی خانە بڵێن ئەم بینا کێشەی نەبێت لە کێشەکاندا بەش بووم بەسەر 3 بەشە. بەشێکی ئەوە بوو بە کەڵکی دەوام ناهات ئەوە 2 قوتابخانەیە ڕۆژ و ئامادەی هەڵگورتە ئەو 2 قوتابخانە ئەو بیناکانیان تا ئیسەمەوە ئەوە بەڕاستی پێویستی بەوە هەیە دەرخستەی تایبەتی بۆ بکرێەوەیە ئەبێت تەخت بکرێت و
بینا لە شوێنی دروستکرێت ئەم دوانەمان دەستکاینەکە بەڵام لە دوای ئەوە هەموو بیناکانی کەمان کە زیاتر لە 20 بینامان لە ناو شاری دەربەنی خانە و چەندین بینایکەمان لە ناحیەکان و دیاتەکان هەموو کێشەی بەرکەوە بەڵام خۆشببختانە حکوومەتتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی سلێمانی هاتن بە دەممان و هەر ئەو ڕۆژە سەردانیان کردین و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هاتنە دەربەنی خان و ئێمە یاداشی خۆماندایەوە و داوامان لێ کرد ناکرێت کتابەکانمان بەو شکڵە بێ ئمڕۆ داوا بکەین بڵێن وەڵامانێکی کە ئیستا پارەیەکمان بخەنە بەردەست بووی و حکوومەتتی هەرێمی کوردستان خۆشببختانە 80 ملیۆن دیناری بۆ خستنە بەدەستمان یەکسەر دەستمان پێکرد تەنها یەک هەفتە لە دەربەنی خانە قوتابخانەکان وەستان لە دوای هەفتەیە توانیمان ئەوانەی کە کەمترین زەرری بەرکەوتەوە جارێ پێشەشیوانە تعمیر بکەن و بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی 45 ملیۆن دیناری بۆ تەرخان کردین و ئەمیش بۆ خۆی ئەم 45 لەگەڵ 80 ملیۆنەکە توانیمان گەورەترین کێشە گەورەکان نێرن و ڕێکخراوی ئینسێڤ و زائیدەن چەندین ڕێکخراوی کە لەگەڵ ئەوانەی وەکو ڕێکخراوی مناڵپارێزی جیهانی هاتن بە دەمانەوە ئەتوانین بڵێن ئێستا سەررجەم قوتابخانەکان بێجگە لەو قوتابخانە توانیمانە کێش و گرفتەکانیان چارەسەر بکەن و نەمان هێشتۆ پرۆسەی خوێندن بۆسەوە توانیمان لە مای ئەو هەفتەدا ئەو قوتابخانانە تعمیر بکەن ئەوانی کە تەوزیع بکەینەوە بەسەر قوتابخانەکاندا و لە نەتیجەی ئەو تەوزیعکردنە پرۆسەی خوێندن بەردەوام بوو تا ئێستا بە خۆشببختی ئەڵێم ئێمە یەشیشین لەو دائیرانی لە دەربەندی خانە ئێستا دائیرەیە تا ئێستا بیناکانیان چارەسەر نەکرا و زۆربیان ئێمە توانیومانە چارەسەرمان کردو هیچ کێشە و گرفتێکمان لە ڕووی بیناوە نەما. ڕۆژانە سەرقاڵی کاری ئاسایی خۆمانین کە لە کاتژمێر 8:30 دەست پێکە و ئیشکاری فەرمانبەران و هاوڵاتیان بەڕێوەبێن. ژمارەی بەشەکەتان چەندە کارمەندی؟ بەڵێ ژمارەی بەشەکانی بەڕێبەراتیمان لە پەیکەری ڕێخستنە 18 بەشمان هەیە کە لە دیوانان تر بەشەکان هەرێکە و ژووری خۆی تایبەتیان هەیە. لە چەند فەرمانبەر و کارمەند پێکدێن؟ وەڵی ئێمە ئەگەر ژمارەی فەرمانبەرەکان بە عام وەرگرین تقریبی 126 فەرمانبەرمان هەیە تر لە پاسەوان و کارگوزار و لەناو دیوانە؟ بەڵێ. ئەی ئەو لە ئێستا ئەو کێشە و گرفتانە چییە کاروبەڕی بەشی کارگێڕیە بێتەوە؟ وەڵی زۆری ئەوەی کە ئێستا کێشە بێت ئەم نەبوونی موچێ وای لێ کردوین ئێمە ناتوانین تەواتی بە تەواتی التیزامی فەرمانبەر بکەین لەو کاتێک کە لە ڕووی یاساییەوە دیاریکرا بۆیە ئەمە کێشەی کە بۆی دروستکردوین ئەوەیە. بەڵێ بەڵێ ناتوانی بە شێوەیەکی یاسایی مامەڵەیان لەگەڵ بکەی لەبەرەوەی موچە لە کاتی خۆیان نادرێ بەس هیواداری ئینشەڵڵا تر لەمەولا بۆی ماگانە لە کاتی خۆیان موچە بدرێ و کێشەیەش چارەسەر بێ. مێنحەی ماگانشمان هەیە بەڵام هێشتا ئەو گرفتەی بۆ چارەسەر نەکردین. یعنی ئەوەی ئێمە هەمانە بڵێن لە مێنحەکە بەشی پێداویستی ئێمە ناکا لە ڕاستی. ئێمە ستافێکی تازەین لە هۆبەی چالاکی هوەری یەکەی چالاکی هوەری لە بڕێبەتی پەروەردەی دەربەنی خان. ئەمساڵ وەکو هەمان ئاگادارن بەهۆی قەیران و بەهۆی ئەو قەیرانە دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە سێکتەری پەروەردەیش بەشێک لەو قەیرانەی گرتووەتەوە بەهۆی بایکۆتی خوێندن و بەهۆی بایکۆتی خوێندن لە کەرتی پەروەردە لە ڕاستیەوە پێویست چالاکیەکان نەکراوە لە ئەم ساڵە بەڵێ وەک ساڵانی ڕابردوو بەداخەوە ینی ئەم شتێکی باش نییە ئەمەش ینی ئێمە لە مانگی یەکە ئێمە نووسراومان کردووە بۆ نووسراومان کردو گەشتاندنمان بۆ کردو بۆ سەررجەم قوتابخانەکانی سنوودی پەروەردەکەمان بەڵام
بۆی بایکۆتی خوێندنەوە هیچ وەڵامێک نەبووە ئەمەش لە دەسەڵاتی ئەمەیانە ئێمە بە هەموو هەوڵێکە دەین بۆ ئەوەی چالاکی بکرێت لە ڕاستیە وانەی هوەر یەکێکە لەوانە هەرە گرنگەکان لە پەروەردەیە بەڵام بەوەی کە بایکۆت بکرێت لە ڕاستە تۆ هیچ پێ ناکرێ و هیچ ناکرێت بەڵام لە دوای ئەوەی کە حکوومەتی عراقی بڕیاریدا بەشێک لە پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان و کە حکوومەتی هەرێمیش بڕیاریدا کە هەموو مانگێک بچەی مامۆسایان و فەرمانبەرانی کەتی پەروەردە خەرج بکات بە خۆشحاڵیەوە ئێمە نووسراومان کرد و قوتابخانە و باخچە و ئامادەیەکانیش هاتنە پێشەوە و ئێمەش چالاکی خۆمانەکەین و پێشانگایکی ساڵانە ئێستا لە ڕۆژی چوارشەممە 9 پێشانگایەکی ساڵانەکەینەوە بۆ سەر لەم قوتابخانە و باخچە و ئامادەیەەکان. ڕاستیە وانەی هوەر یەکێکە لەوانە هەرە ئەساسیەکان لە کەرتی پەروەردەیە بەڵام بەداخەوە ڕەنگە لە بەشێک لە قوتابخانە و باخچە و خوێندنگەکانەوە پێویست گرنگی پێ نەدرێت. ئەو لە ڕاستیە ئەمەش ڕەنگە نەبوونی خەڵکی مختەز بێ کەسی مختەز بێ لەو بوارەیە ئاگی ناوانەی هوەرێکێکە لەوانە ئاساسەکان تۆ ئێمە کاتی خۆی کە خۆمان با بڵێن خوێنکار بووین تەلەبە بووین قوتابی بووین ئەگەر وانەی هوەرمان هەبوایە ئەو ڕۆژەیانی ئەو فشارە دەرونیەمان لەسەر نەئامات و هەمیشە ئەگەروانەکانی بیرکاری و با بڵێن بیرکاری و عەرەبی و ئینگلیزی ئەمانەتە بیانی بە بەردەوامی وانانە دووبارە بێت و فشارێکی دەرونی لەسەر ئەو خوێندکاری ئەو قوتابێت دروستە بێت و ڕەنگە هەر حەزیشی بۆ خوێندن ڕەنگە وەک پێویست نەبێ بەڵام کەوانەی هوەر وانی وەرزشیشیتیا بوو دیارم ئەم قوتابێ حەزێکی زیاتریە بێ بۆ خوێندن بۆیە وانەی هوەر یەکێکە لەوانە هەرە ئەساسیەکان هیوادارم لە هەموو قوتابخانە و خوێندنگە و باخچەکانە گرنگیکی تایبەت بە وانەی هوەر بدرێ و لە زانکۆ و لە پەیمانگاکانە بەشێکی تایبەت بە هوەر بکرێتەوە بۆ ئەوەی ینی خەڵکی مختەسمان هەبێ خەڵکی شارەزامان هەبێ بتوانن گرنگی بەوانەی هوەر بدرێ زیاتر. ئەو بەشەی ئێمە لە ڕاستیە بەشەکەی ئێمە پێشتر کارمەندی زۆر بوو بەڵام بەهۆی ئەم بایکۆتەوە چەند کارمەندێکمان مۆڵەتی بێموچە و ئەوانەی کرد ئێستا کارمەندمان کەم بۆ تۆ ئێستا دوو کارمەندی. ئێمە جیاواز لە پەروەردەکانی کە زۆر گرنگی بە بەشی باخچە دەدەین و بە گرنگی بە ژینگە و سەوزایی باخچەکەمان ئەین و هەر ناو پەروەردەنا بەڵام هی باخچەکان باخچەی قوتابخانەکانیش هەر گرنگی پێ دەدەین و جیاواز من واز دەکەم پەروەردەی ئێمە جیاوازە لە پەروەردەکانی کە منیژۆم کە هاتن هەر ئەوم بەدی کرد کە بەڕاستی باخچێکی جوانتان هەیە ئەمە هەمووی نەتیجەیەوە کە ئیشوکاری ڕۆژانە تیا بەڵێ ئێمە ئیشوکاری ڕۆژانە تیاکەین و زیاتر بە هەڵی بەڕێوەبەرەکەمان زۆر هەڵمان لەگەڵ ئەیە زیاتر گرنگیمان پێەیە چکە گەر ئێمە ئەو هەوڵمان لەگەڵانەیە ناتوانین ئیشەکان جێبەجێ بکەین. ئێوە وەکو بەشەکەتان لە چەند کارمەند پێگەێنانی چەند ئەو کەسانە چەند کە هەڵەسەندن؟ 3 فەرمانبەرین و 2 باخەوانمان هەیە. بەڵێ ئەی لە ئێستا چی کێشەیەک ڕوبەڕووی بەشی باخچەکانە بێت؟ نەبوونی مادی ینی بڕی پارەمان کەمت بودجێ پێویستمان نییە بەڵێ داواکاری ئێمە ئەوەیە بڵێ ئەگەر بودجەی تایبەتمان هەبێ ئێستا بە بۆنێم قەیرانەوە هەیە جین پێشتر باشتر بوو ئێستا بە بۆنی قەیرانەکەەوە کەمتر ئەتوانین ئیش بکەین یعنی شتەکان گوڵ و شت بکڕین بەڵام هەر باشە بەڵام یعنی وەکو پێویست نییە ئەگەر بودجەمان بۆ دابینکەن باشتریش ئەەکەین نەک هەر دیوان بەڵکو قوتابخانەکانش زیاتر گرنگیان پێین. خۆی لە ڕاستیە بەشی ڕاگەاندن وەکو لە هەیکەلەی یان لە پەیکە بە کوردی پەیکەرەی وەزارەت تا دانراوە وەکو بەشێکی لاوەکی دانراوە کە سەر بە هەیکەلە ئیدارەکانی وەکو بەشێکی جیاواز جان نەکراوەتەوە بەڵام لەلای ئێمە لەبەر ئەوەی پەروەردە لە پەیکەرە بەشی ڕاگەاندن بەو شێوەیەوە بەشی پەیوەندیەکانی نییە لە پەیکەرە بەشی پەیوەندیەکان لەناو پەیکەرەی پەروەردە نوقسانە ئەم ئەرکەش کەوتوتە ئەستۆی ڕاگەاندن بەشی ئیشی هەم ڕاگەاندەکەیەکەن هەم بەشی پەیوەندیەکانیش
ئەبێ ئێمە بەو ئەرکە هەڵسین لەگەڵ دایرەکانی ترایان کەسێک میوانێکێت یا ڕێکخراوێکێت بە تایبەتی لە ماوەی ڕابردووە کە لە دەربەنی خام و مەلەرزە ڕوویدا ئەرکێکی زۆر قورس کەوتە سەربەشی ڕاگەیاندن لەبەر ئەوەی ڕێکخراوێکی زۆری هەم خۆماڵی هەم جیهانی و ڕاگەیاندنێکی زۆر کە بەردەوام ڕۆژی وا هەبوو هەر لە ناو پەروەردەی دەربەنی خانە بەنامەی ڕاستەوخۆمان بۆ 5 تەلەڤیزیۆنی ناوخۆی و دەرەکی ڕێکە خست. ئەمە ئیشەکانمانەوە بەشێکی تری ئیشەکانمان ئەوەیە ئێمە بۆ خۆمان کامیرە و شتمان هەیە کۆمپیوتەرات هەیە بە بەردەوامی ڕووماڵی چالاکیەکانی پەروەردەی خۆمانەکەین حازر یەکەین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە یوتیوب و ئەمانە بڵاوی دەکەینەوە یان لە پەیوەندیمان لەگەڵ هەندێک تەلەڤیزیۆن و تەلەڤیزیۆنی لۆکاڵی هەیە بەرهەمەکانی خۆمان ئامادە دەکەین و دێنە ئەوان کە بڵاویەکەنەوە. بەشەکەدان لە چەند کارمان پێ بدێ؟ بەشەکەمان وەکو پێم وتی بەشێکی لاوەکیە تەنها خۆم لێرە ئیشە بەڵێ سیاغی هەواڵەکان هەم تەسویر هەم فۆتۆ مۆنتاژ هەموو دەنگ ڕنگ و هەمووی مۆنتاژ هەمووی خۆم بەڕێوە. ئەی داواکاری چیان ئەو کێشە و درستانە چییە کە ڕوبەڕووی ئێوە بێتەوە؟ خۆی لە ڕاستیە کاتێک کە دامەزراوە پەیکەرەیەکری ئەبێ بەشی ڕاگەاندن و پەیوەندەکان بەشێکی تۆکمە بێ لەبەرەوەی لە دنیای سەردەما بەشی ڕاگەاندن و پەیوەندیەکان بەشێکی حەیویە بۆ پەیوەندی نێوان مؤسسەکان بۆ پەیوەندی نێوان مؤسسە و خەڵک لەگەڵ مەکتەبەکان لەگەڵ کەناڵەکان بەڵام بەداخەوە گرنگی پێنەدراوە پێویستە گرنگی پێ بدرێت وەستافی باش دروست بکرێت تەجهیز بکرێت بە ئەداواتی باش یعنی ئێستا بۆ نمونە خەڵک کۆمپیوتەر ئێستا کۆر i7 ئێمە کۆمپیوتەرمان هەیە کۆر i2 تا ئێستا بۆیان نەگۆڕیوین کامیرەکانمان کە بۆیان کڕیوین هی 10 ساڵ پێش ئێستا تا ئێستا تازە نەکراوەتەوە ئێستا ئەم سیستەمە تازانەی کە هەیە ئەتوانی ئیسفادە لە مۆبایلەکانمان بکەین بەڵام ناتوانین ئیسفادە لە کامیرەکانمان بکەین لەبەرەوەی HD نین ئێستا زۆربەی سیستمی تەلەڤیزیۆنەکان لە HD-ەوە خەریکە ئەچێ بۆ 4K ئێمە هێشتا بە MPEG-2 ئەوانە ئیشەکەی گرنگی پێدەدراوە پێویستە کەسێک بێتە ئەم مەجالانەوە اختصاصی هەبێت لە بەڕاستی لە ڕاگەاندنە بەلانی کەمەوە هەندێک شارەزایی هەبێت لە مەجای تەسویرە لە مەجای دەنگا لە مەجای ڕەنگا لە مەجای علاقاتە بە کاتێککە لە وەزارەت هەیکەلێدا ئەنرێ یا تەختیتی ساڵانەی وەزارەتەکە ئەکرێت ئەم شێوازی پێویستەکانی ڕاگەاندنی تەربیەکان تەجیز بکەنەوە بۆ ئەوی بتوانن لە ئاستی پێویستە بنیایی ئێستا من بۆ نمونە بە کاسێت تەسویرەکەین کاسێت هیچ تەلەڤیزیۆنێک ئێستا لێ دووەرناگرێ هەمووی ئەبێ بۆی مۆنتاژکەیت و بۆی بخەیتە سەر هین و بە کوالیتی HD و بۆی بنێری بە ئیمێل ئەوانە ئێستا بۆیە ئێمە لەبەرەوەی دەستمان ناگرن پاڵپشتیمان ناکەن دواکەوتوین لە دنیای دەرەوەی حکوومەت و وەزارەتەکەمان